هۆکاری چوارەم لە هۆکارەکانی خۆکوشتن پەنا بەخوا خوا بمانپارێزێ لەو تاوانە گەورەیە ئەوەیە کەسێک توند و تیژی بەرامبەری دەکرێت بە تایبەتی ئافرەت بە تایبەتی هەرزەکار و گەنج ڕۆژێ لەگەڵ پیاوێکی بەتەمەنا بووم هەنێشتمان باس کرد بە یەکەوە وتی مامۆستا گەنج کوڕەکەم گەنج بوو یەک زلێکمەدا خۆی کوشت بە دەمانچە خۆی کوشت مەرحەلەی گەنجێتی مشکیلەیە یعنی جاری وایە پیاوێکەی ئەوەندە خراپە ئەوەندە لە ژنەکەی ئەدا و ئەوەندە ناڕەحەتیەکە پەنا بەخوا ئەو ژنە ئیمان زەعیفەش خۆی کوژێ توند و تیژی بەرامبەر ئافرەتان بە تایبەتی لاوازن و گەنجی هەرزەکار کە تازە پێیەکە وریابن گەنجەکان کچەکانی خۆتان کوڕەکانتان هەندێک شتێ زەختی لێ مەکەن سوێن بەخوا عەقڵیتیانێ خۆی کوژێ گوێی پێ نییە بە تایبەتی ئەو هەرزەکاری مڕاهقی کە تازە پێیەکەن لە 12 و هەتا 20 بە ڕۆژوو تۆزێکیش هەتا 24 کە ساڵانە تەندروستی جیهانی دەڵێ 800,000 کەس خۆی کوژێ ساڵانە بۆچی دەبەر ئەوە زۆربەی گەنجە هەرزەکارە مڕاهقە تازە پێگەشتووە تەحەمولی قسەی دایک و باوک ناکە خۆی کوژێ ئەوەندە عەقڵی بڕەکات چونکە عەقڵی کامل نییە زوو هەڵەچێ شەیتان ئەڵێ خۆت هەڵوازە دەی فیشەکەی بنێ بەسەر خۆتەوە کەواتە ئاگاداری خۆت بە توند و تیژی بەرامبەر بە ئافرەتان و بەرامبەر بە هەرزەکار و گەنج ترسناکە چەند کەسە بووە باوکی زلەیەکی لێداوە شەقێکی لێداوە قسەی ڕقی بەرامبەری کردووە دەری کردووە ڕێک خۆی کوشتووە بۆی ئاگادار بن ئەو گەنجە ئەو مەرحەلەیە ترسناکە زۆر ترسناکە ئەبێ زۆر بە هەستیاری معاملە و تەعامل و هەڵسوکەوتی لەگەڵا بکەی ئەگینا سوێن بەخوای گوێی پێ نییە چونکە عەقڵی کامل نییە خۆی کوژێ خۆی خنکێن هیچ گوێی پێ نییە یەک کێشەی بچووکی توش بێ چونکە ڕوو لە خوایش نییە تەحەمولی ناکات بۆیە توند و تیژی خراپە ژنی وایە ئەڵێ خۆمە کوژم پیاوەگەڵێ چەرخەکە بدەمێ ئەی مجرم بۆ کچی خەڵک دۆزراوەتەوە تۆ ئاوای پێ بکەی بە کەڵکت نایە تەلاقی دا بەڵام بۆ چەرخی بۆ ئامادە ئەکەی شقارتەکەت بۆ حازر کەم جارانە شقارتەکەی سەڵەن چەرخەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ نەرمونیانی لە هەر شتێکە هەبێت جوانی ئەکا لە هەر شتێکیشا دەریکەی ناشرینی ئەکا ئەو گەنجە تەحەمل ناکە ئەو ئافرەتە تەحەمل ناکە وریایی بە باوکی بەڕێز دایکی بەڕێز زۆر لە هەموو شتێکە زەختی لێ مەکەن جارێ عەقڵی زۆری ماوە تێ بگا چونکە ئەو گەنجەی کە تەمەنی 14 15 16 17 و زیاترە زۆر لە عەشیرەتەکەی خۆشی خۆی بە عەقڵ دەزانێت بەڵام هیچیش نییە کەواتە بێت تۆ ئاگاداری خۆت بی توند و تیژی بەرامبەر بە منداڵ و ژن زۆر جار هۆکارە بۆی کە ئەو کەسە خۆی بکوژێت